لەگەڵ ئەو ئازادی و دیموکراسی لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا لە بەرژەوەندیا وڵاتیان فراهەم هێنراوە، بەڵام باهۆی ئەو جیاکاری و سانسۆرەی بەسەر موسڵماناندا سەپێنراوە هیچ کات نەیانتوانیوە وەکو کەسێکی یاسایی ژیان بەسەر ببەن. ئەمەش هاوکات لەگەڵ چەندین راپۆرتی ڕۆژنامەوانی ژمارەیەک لە دامەزراوە و بەرپرسانی باڵای ئەو وڵاتانە دانیان پێداناوە و ئاشکرایان کردووە. سەبارەت بەم بابەتە کارین ڤان جێنیپ وەزیری پێشووی کاروباری کۆمەڵاتی و کار لە هۆڵندا پەشیمانی خۆی لە سێخۆڕیکردنی حکوومەتەکەی لەسەر مزگەوتەکانی ئەو وڵاتە دەربڕی و با جیاکاری لە دژی موسڵمانانی دەزانێت. جێنیپ لە نامەیەکدا کە بۆ ئەنجومەنی نوێنەرانی وڵاتەکەی نووسیوە داوای لێبوردن دەکات و توێتی پەشیمانە لە بەشداری حکوومەتەکەی لەو جیاکاری بەرامبەر بە موسڵمانان کردوویەتی. جەنیب ئاماژەی بۆشکردووە وەزارەتەکەی تا ساڵی 2019 لێکۆڵینەوەی تایبەتی بەرامبەر هەندێک کەس و ژمارەیەک ڕێکخرا و تۆڕی موسڵمانان کردووە. بەهۆی ئەوەشەوە هەندێک لە بانکەکانی هۆڵندا ئامادە نەبوون مامەڵە لەگەڵ بەشێک لە موسڵمانان بکەن. ئەم جیاکاریە لە ئەمریکا ڕنگدانەوەیەکی زۆری هەبووە. لەمبارەیەوە بە تایبەت محەممەد خێرۇڵڵا سەرۆکی پێشووی شارەوانی شاری پرۆسپێکت پارک لە ویلایەتی نیوجەرسی لە ئەمریکا دوایەوەی کە ڕێگری لێکرا بەشداری لە ئاهەنگی جەژنی قوربانی ئەمساڵ لە کۆشکی سپی بکات. وەک خۆی دەڵێت بڕیاریدا خەموژانی لەگەڵ سیاسەتەکانی حکوومەتی ئەمریکا ئاڕاستەی دادگاکان بکات و لا دادگای فیدرالی لە ماساچۆستس سکاڵاکی تۆمار کرد. ناوبراو لەگەڵ 11 موسڵمانی دیکەی ئەو شارە بە ئامانجی سنووردانان بۆ لیستی چاودێری نهێنی سکاڵایەکیان لەسەر وەزارەتی دادی ئەمریکا تۆمار کرد و داوان کردووە کە چاودێری نهێنی FBI هەڵبوەشێتەوە کە 1,500,000 کەس لە خۆی دەگرێت و زۆرینەی ناوەکانیشی عەرەبی و ئیسلامین. لا بەشێکی دیکەی سکاڵاکەدا ئاماژان بۆ کردووە کە بوونی ناویان لە ڕیزی تۆماری کەسانی تیرۆریست وا دەکات حکوومەتی فیدرالی بۆ هەمیشە وەکو وڵاتی پلەدوو مامەڵەیان لەگەڵ بکات. لە ڕاپرسێکیشدا کە ئاژانسی یەکێتی ئەوروپا بۆ مافا بنەڕەتیەکان ئەنجامیداوە زانیاری دراوە کە نزیکەی لە سەدا 92 موسڵمانان بەدەست جیاکاری ڕەگەزیەوە بە هەموو شێوەکانیەوە دەناڵێنن. لەو ڕێژەیە لە سەدا 53 بەهۆی ناوەکانیانەوە لە سەدا 94 ژنان ڕوبەڕووی هەراسانکردنی ڕەگەز پەرستانە بوونەتەوە. لا توێژینەوەیەکی زانکۆی ڕایز لە ئەمریکاشەوە ئاشکراکرا و موسڵمانان لە ئەمریکا لەلایەن پۆلیسەوە بەراورد بە شوێنکەوتنی ئاینەکانی دیکە 5 هێندە ڕوبەڕووی هەراسانکردن دەبنەوە. سەبارەت بە داهاتووی موسڵمانان لە ئەمریکا و ئەوروپا نیهاد عەواد بەڕێوەبەری گشتی ئەنجومەنی پەیوەندیەکانی ئەمریکا و ئیسلامی ڕایگەیاند موسڵمانان هێزێکی گەشەکردووی گەورەن لە ئەمریکا. ئیسلام خێراترین ئاینە لە ڕووی گەشەکردنەوە لە ئەمریکا و ئەوروپا. لە ڕووی چڕی و گەشەی دانیشتوانیشەوە هیچ مەترسیەکیان لەسەر نییە، باڵکو ترس لە هەڵکشانی ڕاستڕەوە توندڕەوەکان و مامەڵەکردنە لەگەڵ ئەو دیاردەیە با تایبەت بەستنی هاوپەیمانی لەگەڵ هێزە لیبراڵەکان و دواخستنی هەندێک پەرس و دۆسەی گەرم و پێشخستنی گرنگتر بەسەر گرنگتردا.